سەربەخۆی سۆرانی سەرۆکی زانکۆی سۆران ژمارەیەکی زۆر لە میوانان و سکرتارێتی یەکێتی قوتابیان و بەرپرسانی دیکەی حزبی و حکومی ئامادەن لە ئێستادا باڵەخانەی نوێی دەکرێتەوە کە باڵەخانەیەکی مۆدێرنە لە سەرۆکی قەزای ناوەندی سۆران کراوەتەوە. یەکێتی قوتابیانی کوردستان لە سنووری داری سەربەخۆی سۆران کە چاڵاکی جیاواز و جۆرا-جۆر دەکەنەوە لە ئێستاشدا ئەم بارەگە نوێ پێکهاتووە دەستپێکی کردنەوەی پێکهاتووە لە کتێبخانەیەکی مۆدێرن کە ئەم کتێبخانەیە لە نێو ئەم باڵەخانە تازەیە دروست کراوە بۆ یەکێتی قوتابیانی کوردستان و کەسێک بێوێت بێت ئێرە دەتوانێت گوزەر بە نێو کتێبخانەکەدا بکات. بەڵێ لە ئێستاشدا میوانان دەستنە تەواوی ئەو ژوورانەی کە لێرە دروست کراون باڵەخانەیەکی نوێیە ئەمەی لە دیمەنەکان دیارە هەرێکە لە سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی و سکرتارێتێکی قوتابیان و سەرپەرشتانی دارە سەربەخۆی سۆران و سەرۆکی زانکۆی سۆران و ژمارەیەکی زۆر لە میوانان لێرەدا بەشدارن. کرانەوە باڵەخانەیە دەبێتە دەریچەیەکی باش بۆ قوتابیانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە بتوانن کار و چاڵاکی بەرفراوان و جیاواز و جۆرا-جۆر تێدا ئەنجام بدەن. ئەمە لە کاتێکدا پێشتر بینایی یەکێتی قوتابیانی کوردستان لە سنتەری قەزای ناوەندی سۆران لە باڵەخانەی کرێدا بووە و باکردنەوەی ئەم باڵەخانە نوێیە کە وا دەکات کار و چاڵاکی زیاتر و فراوانتر تێدا ئەنجام بدەن. لێرەش تەواوی بەشەکانی ئەم باڵەخانەیە بۆ میوانان بۆ ئامادەبوانی ئەم بەشداربوو لێرە پێیان دەناسێدرێت. لە بەشەکانی ئەم باڵەخانەیە و کتێبخانە چەند هۆڵێک بوونی هەیە، هۆڵی کۆبوونەوە تێدا دروست کراوە کە تەواوی ئەندامانی یەکێتی قوتابیان دەتوانن بۆ ئەنجامدانی کۆبوونەوەکان ڕوو لەم بەشە بکەن و جیارەوە هۆڵێکی فراوانش دروست کراوە بۆ ئەوەی کە بتوانن لەم هۆڵەدا مەراسیمەکانی خۆیان تێدا ئەنجام بدەن. بەڵێ دەمێت ئاماژە بۆ بکەم کرانەوەی ئەم بەڵێ دەمێت ئاماژە بۆ بکەم کرانەوەی ئەم باڵەخانەیە لەسەر ئەرکی سەرمادارێکی قەزای ڕوانگیز ئەنجام دراوە کە کاری تێدا کراوە. لە ئێستادا دەمێت کاکی موسا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵدانم دەمەوێت ئاماژە بۆ بکەم کرانەوەی ئەم باڵەخانەی تازەی بۆ یەکێتی قوتابیان تشتێکی دەبێت بۆ قوتابیانی سنووری دارە سەربەخۆی سۆران. بە تەئکید شوێن گرنگە بۆ هەر منەزەمەیەک. سۆرانیش بە نسبەت ئێمە تایبەتمەندی خۆی هەیە. بۆ یەکێتی قوتابیانی کوردستان بناغەیەکی بەهێز لێرە دانراوە. من باش بەبیرم دێت ئێمە دەستپێکی ئیشەکانی خۆمان لە ساڵی 1992 لێرە دەستپێک کرد لە سۆران. ئێستاش ژمارەیەکی زۆر باشی کادیری پێشکەوتوو لە ئاستەکانی بەرز هەن کە لێرە لەو دەستپێکەی کە دەستمان پێکرد
پێگەیشتن توانیان ڕۆڵێکی بەرچاو بگێڕن نمونەیەکی زۆر جوان تەمەنا دەکەین کە ئێستا ئەم پرۆفێسیان بۆ دەکەینەوە ببێتە بناغەیەکی تری بەهێز بۆ پەروەردەکردنی خەڵک هەموو مەبەستەکە ئەوەیە کە پەروەردەیەکی باش بنیاد بنێن بۆ ئێرە ئەو ناوچەیەکی گرنگە ناوچەیەکە کە هەمیشە ڕۆڵی کاریگەری هەبووە لە خزمەتکردنی شۆڕش لە پێگەیاندنی گیانج لێرەوە بۆ بنیاتمانەوەی تاکێک کە لەسەر بنەمای ڕێبازی بارزانی نەمەر نیشتیمان خۆشویستن خزمەتکردن ئاستبەرزی لە خوێندن لە پێشکەوتنە زانستیەکان هەموو ئەوانە ئەرکی ئەندامانی یەکێتی قوتابیانی کوردستانە ڕێکخراوێک کە هەمومان شانازی پێوە دەکەین قوتابخانەی کۆڵنەدان و پێگەیاندنی نیشتیمان پەروەرانە تەمەنا دەکەین کە ئەمە دەرفەتێک ئێمە هەمومان قەرداری یەکێتی قوتابیانی کوردستانێک ئەمڕۆ تەمەنا دەکەین کە شوێنێکی وا لەبار دروست کراوە کە قوتابیەکانمان تێدا پەروەردە بکەین و بتوانن خزمەتی وڵاتیمان دەستگاخی خوازی بارزانی لە زۆر ڕووەوە لە زۆر ناوچەی جیاوازەوە خزمەت دەکات زیانەیەکێک بۆ کردنەوەی ئەم بارەگە نوێیە پلانتان چی دەبێت بۆ سنووری دارەسەر بەخۆ سۆران بە گشتی بۆ ئەم ساڵ ئێمە هەمیشە ینی بۆ هەموو کوردستان وەک یەک هەوڵمانداوە خزمەت بکەین نەک بۆ کوردستانی هەرێمی کوردستان بە تەنها بەڵکو بۆ کوردستانیان لە هەر شوێنێکی دنیا بن ئێمە بەرنامە پلانی خۆمان هەیە بە تاکید لێرەش بەرنامەی خۆمان دەبێت بۆ قوتابیان بۆ مەوزوعی منداڵانی بێسەرپەرش بۆ بابەتەکانی تری ژیان نەخۆشیە درێژخایەنەکان نەخۆشیە زگماکیەکان بەڵام ئەمڕۆ تەمەنا دەکەین کە چالاکێکی جیاوازمان هەیە ئەویش بۆ یەکێتی قوتابیانی کوردستانەکە وەکو ئاماژەم پێداکە قوتابخانەیەکی گەورەیە بۆ هەر هەمومان و بە تایبەتیش ئەم هۆڵە کە دەکەینەوە بە ناوی خوالی خۆش بوو دکتۆر فرسەت ئەمەش ئەنی خەم خواردنێکی زۆر بچووکە لەو زانتە تێکۆشەرەکە هەمیشە هەدەفی ئەوە بوو خزمەتی کوردستانیان بکە لە هەر شوێنێکیش بوو بێت سۆران و ناوچەی سۆران لاینێکی تایبەت بووە لە هزر و لە ئەفکار و لە بیرکردنەوە و لە خزمەتکردنی ئەو کە هەمیشە پێخۆش بووە خزمەت بکرێت تەمەنا دەکەین کە ئەم هۆڵی پەروەردە بێت کە دڵنیامە ڕوحی برای خۆشەویستمان شاد دەبێت ئی خێزانی ئی هەموو ئەوانەی کە ئێمە پێکەوە ئیشمان کردووە ڕۆژگارێک خزمەتی ئەو ناوچەمان کردووە خزمەتی بچوونەوەی قوتابیانی کوردستانمان کردووە خزمەتی پەروەردەمان کرد زۆر سپاس سەرۆکی دەستگاخی خوازی بارزانی لێرە بەشدار بوویت بڵێت میوانێکی دیکەم دەبێت کاتنڤار بڵێت دەمێت ئاماژە بۆ بکەم کردنەوەی ئەم باڵەخانەی نوێنە لە دەستگاخی خوازی بارزانی و کات لەلایەن سەرمایهدارێکی سنووری ڕواندز کە تێدا بەشدار بوون بەڕاستی مەکە لە ئێستادا کراوەتەوە هەرێکە لە سەرۆکی دەستگاخی خوازی بارزانی سکرتارێکی قوتابیان و سەرپەرشتیاری دارەسەر بەخۆ سووران کۆمەڵێکی زۆر لە میوانە تێدا بەشدار بوون و کراوە نێوەی ئەم باڵەخانەی سودێکی زۆر دەبێت بۆ قوتابیانی سنووری دارەسەر بەخۆ سووران.